9 ساڵ لەمەوبەر لە دەی تشرینی یەکەمی 2014 قەزای مەخمور لە سەردەستی هێزەکانی دژە تیرۆر و پێشمەرگە لە دەستی تیرۆرستانی داعش ڕزگار کرا. دوای داگیرکردنی پارێزگای مووسڵ لەلایەن تیرۆرستانی داعشەوە بەرەو شارۆچکەی مەخمور پێشڕەویان کرد. لە 7 تشرینی یەکەم قەزاکەیان داگیر کرد. بە داگیرکردنی مەخمور مەترسی لەسەر ئارامی هاولێری پایتەخت دروست بوو. 3 ڕۆژ دوای داگیرکردنی قەزاکە هێزەکانی دژە تیرۆر و پێشمەرگە بە پاڵپشتی جەماوەری شارەکە قەزاکەیان لە تیرۆرستانی داعش پاک کردەوە. خۆمان بە قەرزاری ناوچەدا بڕاوەکان دەزانین بۆیە هیوادارین هێز و لایەنە سیاسیەکان یەکگورتوو بوون بە تایبەتی لەو ناوچانە بەڕاستی هەم ئەگەر یەکگورتوو نەبوون خەتەریاتی زۆر لەم ناوچانە بەڕاستی لە ئێستادا لە ئارادا هیوادارین ئیسان لە بۆ هەڵبژاردنەکان بەیەکلیز لەو ناوچانەدا بزین بۆی دەنجی کورد لەم ناوچانە نەفەوتێت. لێپسراوانی ناوچەکە دەڵێن هێشتا مەخمور و ناوچە کێشە لەسەرەکانی دیکە لە ژێر مەترسیدان ئەگەر کورد لەم ناوچانە یەکدەنگ نەبێت بە تایبەت لە هەڵبژارنەکانی داهاتووی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کە خەتەریات کە تەسە مەغمور هێزەکانی دژە تیرۆری یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانیەوە خەتەریاتی مەغموریان زانی لە سەحولێرە هاتن بەشداریان کرد لەگە هێزی پێشمەرگە و بە سەرۆکایەتی کاک باڤڵ کە خۆی لەگەر هێزەکە بوو هاتن لە بازارگەوە بۆ سایلۆی مەغموری کە سایلۆی مەغموری خەتەریاتێکی زۆر بوو بەڕاستی داعش لەوێ خەتەر بوو. مەغموریان ئازاد کرد خۆشبەختانە و هەموو خەرکی مەغموریش بەشدار بوو لەو ئازادکردنە و بەرز ڕۆلێکی سەرەکی هێزەکانی دژە تیرۆر بوو بەداخەوە شەهیدێکیشیاندا ڕوئی شەهیدەکە شاد بێ. ئەو ڕۆژێک کە داعش مەخموری داگیر کرد ئێمە بۆ ماوەی 3 ڕۆژ لە چای قەلەچۆق ماینەوە تا ئەو کاتەیە هێزی دژە تیرۆر هێزی پێشمەرگە بەرنامەیان دانا کە لە بازارگە شۆڕی خوارێ بنەوە شاری مەخمور ئازاد بکەن. هەرواش بوو کە هێزی دژە تیرۆر و هێزی پێشمەرگە شۆڕی خوارێ بوونەوە بۆ ماوەی سعاتێک سعات و نیوە مەخموریان لە دەستی تیرۆرستانی داعش ئازاد کرد. ڕزگارکردنی مەخمور و گوێر لە سەردەستی هێزەکانی دژە تیرۆر و پێشمەرگە لەو کاتەدا بووە سەرەتایەک بۆ ڕزگارکردنی تەواوی ناوچەکانی دیکە لە ژێردەستی تیرۆرستانی داعش. مەخموریەکان یادی 9 ساڵەی ڕزگارکردنی شارەکەیان لە دەست تیرۆرستانی داعش دەکەنەوە. ڕزگارکردنی مەخمور لە سەردەستی هێزەکانی دژە تیرۆر و پێشمەرگە بوو بە قەڵغانێکی بەهێز بۆ پاراستنی هەولێری پایتەختی هەرێمی کوردستان. ڕەنجە ڕەحمان، کورتسات نیوز، مەخمور.